سڵاوتان لەبێ خۆشەویستانم. طبعاً پێرۆزباییتان لێکەین کە لینکی دابەزاندن ئاکتیڤ بووە. ئێستا لینکەکەمان بەدەست گەیشت، ئێمەش لە خزمەتی ئێوەیە ڤیدیۆیەکتان بۆ حازرەکەین، شێوازی پڕکردنەوەکەی چۆن پڕێکەینەوە، چۆنی شوکارەکانمان لەسەرەکەین، ئەوێت چی پڕکەینەوە و چۆن بێت بۆتان باسەکەین بە وردی. بەڵام یەک شتێ زۆر گرنگکە حەزەکەم پێتان بڵێم، ئەم لینکە تایبەتە بۆ قوتابیانەی کە ئەم ساڵ ناویان هاتوتەوە، واتە لە ساڵی 2021-22 ناویان هاتوتەوە، هێشتا معاملاتیان تەقدیم نەکردو. ئەوانەی معاملاتیان تەقدیم نەکردەوە با ئەم فۆرمە پڕ نەکەنەوە. لەبەرچی؟ چونکە تۆ پێویستە کە ناوت هاتەوە سەرتا خۆت بکەی بە قوتابی ئەو قسمەی ناوت لێ هاتوتەوە. پاش ئەوە ئەمجا دەیت دەست بە پڕکردنەوەی ئەم فۆرماکەی. پرسیارێکی زۆرمان بۆ دێتەوە، ئەڵێن ئایا ئێمە بە ئەم فۆرمە پڕ بکەینەوە، بەڵام ناچینە ئەو بەشەی ناومان لێ هاتوتەوە. نەخێر، دابەزاندن ڕێنمایەکانی ئەڵێت ئەبێت سەرەتا خۆت بکەی بە قوتابی ئەو بەشە، پاشان بیت معاملاتی دابەزاندن بکەی. سیستمەکان ئەگە پارالێل بێ، ئێواران بێ، زانکۆڵاین بێ، هیچ کێشەیەکتان نییە، ئەتوان بۆ هەمووی تەنازولات بکەن. باشە، زۆر جا پرسیاری ئەومان لێکردن ئەگە ئێمە قسمەکە نەگۆڕین. ئەوەی من زانیومە لە دابەزاندنە بۆ نمونە بە یەک حاڵەت احتیمالی بوونی هەیە، ئەویش ئەوەیە بەڕێزت لە پەرستاریت لە کۆیە لە زانکۆڵاین وەرگیراوی، ئەتوێ بیتەوە هەولێر، ئەبێت پارالێلیان ئێوارانەکەی پڕکەیتەوە. ئەویش 100% لەو شتا من نەمزانیوە ینی ببێت، بەڵام ئەوە تەنها لە بۆ حاڵەتانە ئەتوانی قسمەکەی خۆت نەگۆڕیت، ینی ئەبێت سیستمی خوێندنەکەت بگۆڕیت. وازحە؟ واتە دابەزاندن بە سیستمی خوێندن بکەیت. کاتێک کە تۆ دەرەجەکەت وەرناگیرێت، دێت لێرە بە پارالێلیان بە ئێواران وەرەگیرێت، ئەو کاتە ئەبێ بیتەوە هەولێر، بەڵام لە هەمان قسم بە پارالێلیان ئێواران بخوێنیت. یعنی وەکو وتمان بە کۆی گشتی بەڕێستان ئەتوانن دابەزاندن بکەن لەو قسمێک کە ناوتان لێ هاتوتەوە بۆ قسمێکی تر، بەڵام گرنگەوەیە خۆتان کردبێ بە تەڵەبە، ئەمجا بێن ئەم معاملاتە بکەن. معاملاتەکە چۆنەکەین؟ ئێستا دەست پێکەین بۆ ئێوەی بەڕێز بە ڤیدیۆ ئامادەمان کردووە. سەرەتا ئەچین لە گوگڵ یان لە هەر بابەتێک ئەیکەینەوە. کاتێک کە کردمانەوە دێین ئەم لینکە کە عنوانەکەی پێمان دراوە، دێن لە بەشی سەرەوە ئەینووسین کە ئێستا بەو شێوازە شینە نووسراوە. ئێمە هەروەها لە دسکریپشن بۆتان دانین بۆ ئەوەی لەوێنانە بە وردی بیخوێنەوە بتوانن داخلی ببن. ئێستا کلیکمان کرد و ئەوە لینکەکە کرایەوە. پلتفۆرمی تایبەت بە دابەزین و گۆڕینی شوێنی خوێندنی خوێندکاران قوتابیان بۆ ساڵی خوێندنی 2021-22 پێشکەشکردنی داواکاری، لیستی دابەزین و گۆڕینی شوێن، چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی دابەزین و گۆڕینی شوێن. ئێمە لێرە پێشکەشکردنی داواکارێکە شەرحەکەین. تەمان ئەمە ڕێنمایی شەیە لێرانە، ئەگەر بێت و ڕێنمایەکان و ئەو بابەتانە بخوێنینەوە، ئەوە ئەچین لێنانە تەماشایەکەین. بەڵام ئێمە ئەو ڕێنماییە بۆ چییە؟ زیاتر بۆی بزانی ئایا قسمەکەت وەرەگیرێت یا وەرناگیرێت، یعنی بۆی کۆنمرەکەت وەربگری. کە لێرانە کلیکت کرد، ئەمە دێت لێرە کۆدەکەت داخڵەکەی، لێرە پاسوەردەکەت، پاشان ئەمە دووباراکەیتەوە چونە ژوورەوە لێدەی کە چونە ژوورەوەت لێدا لەوێ قسمەکان تەداتی هەڵبژاردنەکانەکەی چه قسمێک لەگەڵ کۆنمرەی بەڕێستا ئەگونجێت. بەو شێوازە توانی معاملاتی ببورە قسمەکەت بزانی کە ئەتەوێت دابەزینی بۆ بکەیت. ئەمە ئێستا گەڕینەوە دواوە، دێن لێرە لیستی پێشکەشکردنی داواکاریمان هەیە، کلیکی لەسەرەکەین بزانن ئەم واجیهەیەمان بۆ ئەکرێتەوە. لەم واجیهەیە ئەبێنین وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی فۆرمی تایبەت بە دابەزین و گۆڕینی شوێنی خوێندن. بۆیە لێرە کە وشەی گۆڕینی شوێنی خوێندن باس کراوە، گۆڕینی شوێنی خوێندن قەناعەتم وایە مەبەستەکەیان بزەبت لەوەیە کە تۆ وەکوتم لە شوێنێکیت کۆنمرەکەت بە زانکۆڵاین وەرگیراوە، ئەتوێ بگەڕێتەوە شوێنێکی دیکە، بەڵام کۆنمرەکەت شملی ناکا و دیتەوە بە دابەزاندن بۆ سیستمی پارالێل یان ئێواران، یان ئەگەر هەتا بە زانکۆڵاینیش لە قسمێکی دیکە وەرگیرابێتی کێشەت نەبێت. یەکەم شت وشەی بەکارهێنەر. ئێمە هەمومان پارچەوەرەقەیەکمان هەیە، وشەی تێپەڕ و بەکارهێنەری هەیە کە پێی داخلی زانکۆڵاین بووین و هەڵبژاردنەکانمان کرد. بەکارهێنەر لێرە ئەنووسین
بۆ نمونە هەر ژمارەیە کە ئێمە نووسیمان ئەتوانین ئەلێرانە ژمارەکان بنووسین دیارە بە شێوازێکی با بڵێن ئەوە ئەنووسین لێرانە وشەی تێپەڕ داخل بکە بزانە بەو شێوازە ئەوە وشە تێپەڕەکان ئەگەر هەمان بوو ئەگەرنا بەنووسین ژمارەیەکە نووسین ئێرەمان لێرە ژمارەکەمان عەرەبیە بۆیە ئەگەر بکەینەوە ئینگلیزی بەو شێوازە ئەلێرانەش ئەوە وشەی تێپەڕ و بەکارهێنەرمان نووسی ناوی خوێنکار ناوی چواری خوێنکار بە کوردی بنووسە ئەمە بابەتێکمانە زۆر تەڵەبە پرسیار بە مۆبایل بیکەم یان بە لاپتۆپ تەواان بە لاپتۆپ باشتراوە پێش هەموو شتێک پاشان چی باشە بیکەین بڵێن ئەو کیبۆردی هەڵێ بژێرین با کوردی بێت با یونیکۆد بێت بۆ ئەوەی کێشەمان بۆ دروست نەکای شەڵەکە قەت کێشەش دروست نابێ لێرە ناوەکان ئەنووسین بۆ نمونە ئەمە ئێستاکانە کیبۆردەکەمان کردووە بە کوردی ئەنووسین بۆ نمونە ببورن ئەلێرە سرود خورشید محەممەد ڕەشید ئەوە ناوی چواری بنووسی بەو شێوازە ژمارە مۆبایلێک 0750 444 44 44 ڕقەمێکی شازە بۆ فرۆشتنی ژنێ ئاگادار بن پارێزگا بۆ نمونە بەڕێزت با بڵین لە هەولێر دانیشتووی جۆری داواکاری دابەزین و گۆڕینی شوێن ئەوە برگەکە خۆی دیاری کردووە ئەمجا لە زانکۆی ئێستا بەڕێزت ناوت لەکوێ هاتۆتەوە کە خۆت کردووە بە قوتابی لێی دەیت بۆ نمونە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێریت باشە کۆلێژەکەت ئەوە هەموو کۆلێژەکانە بۆ نمونە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە بەشەکەت بۆ نمونە شیکاری نەخۆشیەکان هەڵەبژێریت ئەمە ئەو شوێنەیە کە ناوت لی هاتۆتەوە ئێستا واتە کاتێ سەیری زانکۆلاین کرد کۆدەکەت داخل کرد ناوت لەم شوێنە هاتۆتەوە بۆ شوێ دابەزینەکەی بۆ نمونە ئەمە بۆ نمونە زانکۆی سڵاحەدین هەڵەبژێری کۆلێژیان پەیمانگە بۆ نمونە کۆلێژی زانست هەڵەبژێری چ بەشێک بەشی بۆ نمونە بایۆلۆزی پزیشکی ئەوە هەڵمان بژارد ساڵی وەرگرتن لە زانکۆ واتە ئەلێرە تایبەتمەندی کردو خۆی هەڵی بژاردووە تەنها ئەو قوتابیانەی ئەم ساڵ ناویان هاتوتەوە واتە ساڵانی پێشویان ئەوەی کە مەرحەلەیەکی تەواو کردو بێ ئێستا دابەزینکە بۆی نییە لە قۆناغی یەکەمیت ئەوە هیچ ئەم لاولایەتیانە بۆ قۆناغی یەکەم باشە ئەلێرە بەڵێنە دەی کە هەموو زانیاریەکانت ڕاست و دروستن هاوپێچ ئەگەر شتێکی پێویست بێت ئەویش هیچ-شتێکمان نییە زانیاری لەسەر فایلی هاوپێچ تەنها دابەزین و گۆڕینی شوێن دابەزین فۆرمی زانکۆلاین بۆ ئەو بەشەی دابەزینی بۆ دەکەیت و نمرەکەت شمولی دەکات هاوپێچ بکە مەبەستی لێرە لە چییە ئێمە لە سەرەتایە باسمان کردمان ئەتوانین بیستە ناو زانکۆلاینەوە ئەو بەشە دیاریکە کە کۆنمرەکەت وەرێگرێت کاتێک کە بەشەکەت دیاری کردو ئەوە بوو لە چوارگۆشەیەکی سوورە یان لاکێشەیەکی سوورە پێت ئەڵێ کۆنمرەی ئەم بەشە بریتە کەمترین کۆنمرەی ئەوەندانەیە کۆنمرەی بەڕێزشت ئەوەندانەیە ئەگەر وەرگیرایت و کێشەت نەبوو ڕسمێکی ئەگریت دێنی لێرە ئەتاچ فایلێکی یان چوس فایلەکەی کە لەسەر دیسکتۆپی لاپتۆپەکەت دادناوە یان بۆ مۆبایل گرتوتە و لە ناو لاپتۆپەکەت داناوە یان هە لە ناو مۆبایلەکەەوە لی وەرەگریت کێشت لەوانە نییە هاوپێچێکی لەگەڵەیە کە ئەم هەموو زانیاریانە دنووسی پێشکەشکردنی داواکاریەکە لێ ئەدەی بەڵام لێرە تێبینیکی نووسی و ئەڵەتکە دڵنیابە لە ڕاست و دروستی سەرجەم زانیاریەکان پاشان کردە لەسەر بەشی پێشکەشکردنی داواکاری بکە کاتێ پێشکەشکردن لێ ئەدەی ئەو کاتە تۆ فۆرمەکەت ناردووە بەڵێ ئێستا ئەمە معاملاتەکەمان تەواو بوو ئیشوکارەکانمان تەواو کرد فۆرمەکەمان پڕ کردەوە وەکو باسمان کردەبوو ئێستا دێین ئەمانەیە بزانین ئایا معاملاتەکەمان گەیشتە کوێ ئایا چەند مەرحەلەی بڕیوە و پێویستە چی بکەین دێین ئەلێرە لیستی دابەزین و گۆڕینی شوێنمان هەیە لیستی دابەزین و گۆڕینی شوێن ئەلێرە کە کلیکەکەین ببینن
ئەم بەڕێزانە هەر هەمویان داوای نەقلیان کردووە، داوای گواستنەوەیان کردووە. وازەحە ئەڵێ چی؟ زانین چینە سەر تێبینیەکان. ناوی سیانی، زانکۆی یەکەم پۆلیتەکنیکی دهۆک، شوێنی یەکەم پەیمانگەی تەکنیکی ئاکرێ، بەشی یەکەم کارجێڕی یاسا، بۆ شۆ زانکۆی دووەم زانکۆی دهۆک، شوێنی دووەم پەروەردەی بنەڕەتی ئامێدی، بەشی دووەم کۆمەڵایەتی. ئەنجامەکەی چییە؟ لە چاوەڕوانیدایە مامەڵەکەت لە هۆبەی تۆماری زانکۆی دووەمە، واتە زانکۆی یەکەم سەیری کردووە و موافقەی لەسەر کردو و ناردێتی بۆ زانکۆی دووەم. کاتێکە لەوێ تەواو بوو ئەلەوێ ئیشی لەسەرن. ئێستا ئەگەر ئەم بەڕێزە ببینن ژمارە 3 لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ ڕووپێوی چۆتە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ نەخۆشەوانی پەرستاری ئێواران. باشە لە ڕووپێوی ئێواران چۆتە پەرستاری ئێواران. ئەڵێتی لە چاوەڕوانیدایە مامەڵەکەت لە تۆماری گشتی زانکۆی یەکەمە، واتە هەر لە ناو زانکۆی خۆی گۆڕانکاریەکەی کردووە. لە زانکۆی یەکەم هێشتا موافقی ئەویان نەداوەتە لە ڕووپێوی بڕاتە پەرستاری. کاتێکە بەشی ڕووپێوی موافقەی داپێی بە زانکۆی دووەم بۆی حساب بکرێت، لەوێنانەوە موافقەی بۆ ئەگەڕێتەوە. واتە بەکۆی گشتی ئەگەر بێت لێرانە تەمەشا بکەیت، ئەنجامی مامەڵە لە چاوەڕوانیدایە ڕەنجی شینە بێت، ئەنجامی مامەڵە پەسەند کراوە ڕەنجی سەوز دەبێت، ئەنجامی مامەڵە پەسەند نەکراوە ئەوە یعنی ڕەفزی دراوەتێ. ئەگەر ڕەنجی بەو شێوازە بێ سوور بێ نزیکە لە سوورەوە پەمبەیە. گەڕان بە پێی ناوی زانکۆ و بەشی وەرگیرا و دەبێت. واتە ئەگەر تۆ ئەلێرانە لە زانکۆی کۆلێژ یان پەیمانگە بەش ئەلێرە چی ئەنووسین؟ ئەو کۆلێژ زانکۆیەی یان ئەو بەشەی کە کۆلێژەکەمان لە زانکۆکەیە، بۆ نمونە من ناوم لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژی تەکنیکی کارجێڕی هەولێر بەشی کارجێڕی کار هاتۆتەوە. یعنی کاتە منسم زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەم شێوازە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژیان پەیمانگە کۆلێژی تەکنیکی کارجێڕی هەولێر بەشی بۆ نمونە تەکنیکی کارجێڕی کار. یەک کەس هێشتا لەوێنانە داوای معاملات نەگۆچین پێ ئەڵێت هیچ زانیارێک نەدۆزراوە تکایە گەڕان بە ناوی بەشی یەکەم بکە. وازەحە ئێستا یعنی بەو شێوازە بەو وردەکاریکە بۆ ئێوە بەڕێزمان باس کرد ئەتوانیت معاملاتی دابەزانەکەت بکەیت و بشزانی ناوت گەیشتۆتە کوێ. بەڵام جارێ دیکە ئەوە دووباراکەینەوە گرینگە بەڕێزت معاملاتی ئەو قسمەت تەواو کردبێ کە ناوت لی هاتۆتەوە. باشە بەڕێزان، یعنی زۆر زۆر دڵنیابن لەوە. سەبارەت بەوەی ئایا من کە قوتابیم و بمێ بەشەکەم نەگۆڕم تەنها مەعهەدەکەم بگۆڕم، ئەوەیش وەکو وتمان ئەبێت شێوازێک شتێک هەڵبژێریت کە با بڵێن لە خوار دەرەجەکەی خۆت بێ بۆ ئەوەی بەشەکەت لە سیستمەکە بگۆڕی باشترە، یان ئەوەتان ئەگە دەرەجەکەت وەریگرت کێشت بۆ دروست نابێت و لە پەیمانگای کۆیە بیتە پەیمانگای پزیشکی هەولێر یان شوێنێک گرنگی ئەوەیە دەرەجەکەت بە تەواوەتی وەریگرت بێت. بە هیوای ئەوەی توانێت بێتمان لەم شەرحکردنەیە سوودێک بە ئێوە بگەێنین، ئیسفادەتان لێ کردوێ، شێوازی پڕکردنەوە کە فێر بوو بێتن. پێویست ناکە بچنە سەنتەرێک یان شوێنێک تەنها سایتەکە لێ بدەن، ئەو خاڵانێک ئێمە باسمان کرد بە وردەکاریەوە پڕکردنەوەکەی بۆ بکە و بینێرە، هیچ مشکلێکت بۆ دروست نابێ ئینشاڵڵا و بە دوواداچوونیش بکە بۆ بابەتەکان تا ئەو کاتەی ئەگەیتە نەتیجەی خۆت ئینشاڵڵا. هیوادارین هەر هەمووتان لە مامەڵەکانتان سەرکەوتن بەدەست بێن ئینشاڵڵا، بگەن بەو بەشەی کە دڵخوازی خۆتانە، بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان ئینشاڵڵا سوودی لێبینن.